دەسەڵاتدارانی دەوڵەت. بۆ پێیەی خوددا دەسەڵاتدارانی دەوڵەت دروست کردووە بۆ ئەوەی ببنە خزمەتکەرێک بۆ بەدیهێنانی دادپەروەری. ئێمە وەکو باوەڕداران ڕەنگە هەندێک جار پێویستمان بێت پەنا بۆ دادگاکان ببین. کاتێک فێستۆس بۆ جێگرتنەوەی فیلیکس دەستنیشان کرا، پۆلیس ڕووبەڕووی هەمان کێشە بووە کە لەگەڵ فیلیکس ڕووبەڕووی بووە. فیلیکس پۆلیسی فرێدایە زیندەوانە بۆ ماوەی 2 ساڵ، ئەمەش پێش ئەوەی لە دەسەڵات لا بچێت. ئەم کارە دەکات بۆ ئەوەی جوولەکەکان ڕازی بکات بۆ بەرژەوەندی سیاسی، چونکە ئەو نەدەیویست کۆمەڵگەی یەهودی تووڕە بکات. لە هەمان کاتدا دەیویست یاسای ڕۆمانی جێبەجێ بکات. ئەو کەسەی جێی فیلیکسی گرتووە فیستۆس بوو و کێشەکە سەر لە نوێ وەک خۆی مایەوە. پۆلیس هەمان کێشە ڕووبەڕووی بووەوە. لەم بارەیەوە کتێبی کردار بەشی 25 ئایەتی 9 دەخوێنینەوە. بەڵام فێستۆس دەیویست چاکە لەگەڵ جوولەکە بکات. لە پۆلیسی پرسی، دەتەوێت بچیتە ئۆرشەلیم و لەوێ سەبارەت بەم شتانە دادگایت بکەم؟ با پاشخانی ئەم پرسیارە ڕوون بکەینەوە. فێستۆس شوێنی فیلیکس دەگرێتەوە. لە ڕاستیدا ئەم پرسە لە فەرمانڕەوای پێشووە بۆ دەمینێتەوە. وا پێویست دەکات بزانێت چێ لەم پیاوە زیندانی کراو بکات. فێستۆس چووە ئۆرشەلیم و ئەمەش هەنگاوێکی سیاسی ژێرانە بوو بۆ ئەوەی لەگەڵی جوولەکەکان نزیک بێتەوە. کاتێک فیستۆس دەگاتە ئۆرشەلیم، جوولەکەکان داوای لێ دەکەن پۆلیس بگەڕێنێتەوە بۆ ئۆرشەلیم بۆ ئەوەی ئەوانیش بتوانن بۆسەی بۆ دانێن. ئەمە بەشێک بوو لە پلانەکە. بێگومان ئەم نیازەیەیان بە ئاشکرا نەبوو، بەڵام فیستۆس توانی ئەم نیازەیان بخوێنیتەوە. ڕەتی کردەوە پۆلیس بگەڕێنیتەوە بۆ ئۆرشەلیم و پێی وتن ئێوە وەرن بۆ قەیسەری. ئەمەش ڕوودەدا جوولەکەکان دەچنە قەیسەری و کۆمەڵی تۆمەتی نادروست دەدەن پاڵ پۆلیسەوە. ئەمە پاشخانی ئەو پرسیارە بوو کە فیستۆس لە پۆلیسی دەکات. دەتەوێت بچیتە ئۆرشەلیم و لەوێ سەبارەت بەم شتانە دادگایت بکەم؟ ئەوسا پۆلیس وەڵامی دەداتەوە. پۆلیس گوتی لەبەردەم کورسی دادوەری قەیسەری وەستاوم، دەبێت لێرەش دادگای بکرێم. ئەم دەربڕینەی مانای وا دێت ئەو مەبەستی بڵێت من هاوڵاتیەکی ڕۆمم. ئەمەش بۆ خۆی شتێکی گرنگ بوو، چونکە هاوڵاتیانی ڕۆم دەبوو بە وریارەیەکی زۆرەوە تۆمەت بخرێنە پاڵیان. پێگەیەکی جیاوازیان هەبوو. لەم پنتەوە پۆلیس قسە دەکات و ئەم پێگەیە بەکاردەهێنێت بۆ ئەوەی دەرفەتی قسەکردنی هەبێت. بۆ بەرگیرکردنی لە خودی خۆی بەردەوام دەبێت. خراپە لەگەڵ جوولەکە نەکردووە وەک چۆن خۆت باش دەزانێت. ئەگەر توانێکم کردبێت شایەنی سزای مردن بێت، ئەوە لە مردن ڕام دەکردن. بەڵام ئەگەر ئەو شتانەی منی پێ تاوانبەر دەکەم ڕاست نابێت، ئەوە کەس ناتوانم بمداتە دەستیان. داواکەم دەدەمە قەیسەر. فێستۆس ڕاوێژ دەکات بۆ ئەوەی زیاتر هۆشدار بێت. ئەوسا دەگەڕێتەوە و بە پۆلیس دەڵێت تۆ داواکەت بۆ قەیسەر بەرز دەکەیتەوە، کەواتە بۆ لای قەیسەر دەچێت. لێرەدا پۆلیس ڕوو لە باڵاترین دەسەڵات دەکات لە ناو ئیمپراتۆریەتی ڕۆمدا بۆ ئەوەی پارێزگاری لە خۆی بکات. لە ڕوانگەی مرۆییەوە پۆلیس هیچ شوێنێکی نەبوو بۆی هەڵبێت. ئەو تۆمەتانەی جوولەکەکان ئاراستەیان کردبوو درۆ بوون. هەروەها دادگیرکردنەکەی دادپەروانەی نەبوو، نە لە بەردەم ئەنجومەنی نە لە بەردەم سەنهێدرین خودی فێستۆسدا. بۆیە مافی هاوڵاتیانی بوو ڕۆمای بەکاری هێناوە بۆ ئەوەی دۆسیەکەی بخاتە بەردەم قەیسەر. لێرەدا تێبینی ئەوە دەکەین پۆلیس بنەمایەکی زۆر گرنگی کتێبی پیرۆزی بەکارهێناوە. بەو پێی خوددا دەسەڵاتدارانی دەوڵەتی دروست کردوون بۆ ئەوەی ببنە خزمەتکەرێک بۆ بەدیهێنانی دادپەروەری. ئێمە وەک باوەڕداران ڕەنگە هەندێک جار پێویستمان بێت پەنا بۆ دادگاکان ببین. بەنسبەت پۆلیسەوە
ئەمە یەکێک لەو جارانە کە پێویستمە ئەم کارە ئەنجام بدات. ئەمە ئازادیەکی نووسراوی نێو کتێبی پیرۆز ڕەوایە بەکاربهێنن. بۆیە پۆلس بەکاری هێناوە، بەڵام پێش ئەوەی پۆلس ببنە ڕۆما تێبینی ئەوە دەکەین کە پێشتر لە پەیامێکدا بۆ کلیسای ڕۆما ئەم بابەتە وروژاندەوە. ئەو لە ڕۆما 13:4 دەڵێت: چونکە خزمەتکاری خودایە و بۆ چاکەی تۆ کار دەکات، بەڵام ئەگەر خراپەت کرد بترسە، چونکە لە خوارە شمشێر هەڵناگرێت. ئەو خزمەتکاری خودایە بە تووڕەیی خوددا سزای خراپەکاران دەدات. پۆلس ئەمەی ڕاگەیاندووە بۆ ئەو باوەڕدارانەی کە لەژێر فەرمانراوایەتی ڕۆمادا دەژیان. پێیان دەڵێت خوددا دەسەڵاتدارانی داناوە. لێرەدا وشەی خزمەتکاری بەکارهێناوە، بەڵام بە هەمان ئەو شێوەیە نا کە ئێمە بەکاری دەهێنین. بۆ نمونە، لێرەدا فەرمانراوەکان خزمەتکاری کۆڵتورن، خزمەتکاری کۆمەڵگان، چونکە بەبێ سەرەوەی یاسا ئاژاوە و ماڵوێرانی دێتە ئاراوە. پۆلس ئەم قسەیەی کرد و خەڵکی فێر کرد ئێستایشی ئازادی خۆی بەکاردەهێنێت بۆ بەرزکردنەوەی داوای خۆی بۆ دەسەڵاتدارانی باڵا کە لە دۆخی ئاودا یاسای ڕۆمانی بوو. بەڵام لێرەدا ڕوانگەیەکی دیکەش لە ئارادایە. کاتێک پۆلس بۆ گەڵی کۆرنسۆس دەنووسێت، باس لەوە دەکات کە ئەوان ناچار نین لە بەردەم دادوەر و دادگای بتپەرستەکان ئامادە بن. بۆ ئەم دەڵێت کە یەکێکتان سکاڵایەکی لە یەکێک دیکە هەبوو، چۆن دەیوێری کێشەکەی بباتە لای بیرروباوەڕان، بۆ ئەوەی ئەوان حوکمی بۆ بدەن و لایگەڵی پیرۆزی خوددا نەبێت. من ئەمە دەڵێم بۆ ئەوەی شەرم بکەن. ئایا یەکێکی داناتان تێدا نییە بتوانێت دادوەری لە نێو برایانی بکات؟ لێرەدا مەبەستی ئەوەیە: ئێمە وەک باوەڕداران دەبێت بتوانین کێشەکەمان لە نێوان خۆماندا چارەسەر بکەین بەبێ ئەوەی پەنا بۆ دادگانی پتپەرستەکان ببەین. بەڵام لە ڕاستیدا هەندێک باردۆخ هەن کە ناتوانین خۆمان کێشەکە چارەسەر بکەین و ناچار دەبین پەنا بۆ ئەو یاسایە ببەین کە خوددا خۆی جەختی لەسەر کردوتەوە. و پۆلس لەبارەیەوە نووسیوێتی کە ئەویش دەسەڵاتدارانی دەوڵەت و حکومەتن. بە نسبەت پۆلسەوە ئەمە دوارێگە چارە بوو لانیکەم لە ڕوانگەی خۆیەوە ئەم بڕیارەیدا و هیچ کام لە باوەڕداران ناڕازیەتیان بەرامبەری نەنواندووە. ئەوانەی ناڕازیان دەربڕی خراپەکاران و ئەوانش بوون کە دەیانەویست لە ناوی برن. ئەوانش جوولەکەکان و لەو دەسەڵاتدارانی ڕۆما ببوون. دێنە سەر پرسیارەکەمان بۆ تێفکیرکردن و جێبەجێکردن. وێرای ئەوەی دەکرێت باوەڕدارێک داوا بۆ دادگا بەرز بکاتەوە لە دژی باوەڕدارێکی دیکە، بەڵام دەبێت ئەمە دوارێگە چارە بێت. بەڵام ئەو حاڵەتانە چین کە ڕەوایە پەنا بۆ دادگاکان ببەن. یەکێک لەو حاڵەتانە کاتێک ڕوبەڕووی بێباوەڕان دەبینەوە و ڕەتی دەکەنەوە پەنا بۆ ڕاوێژکاری ڕووحی ببەن. لێرەدا هیچ ڕێگەچارەیەکی دیکەمان لە پێش نییە جگا لە پەنابردن و دادگاکان. خوددا لەم حاڵەتدا سەرپرشکی کردوین پەنا بۆ دادگان ببەین. ئەگەر هاتوو نەمانتوانی کێشەکە چارەسەر بکەین، هەندێک حاڵەتی دیکە هەن پێویستە دەکات پەنا بۆ دادگان ببەین کاتێک تاوانێک لە ئارادا بێت، یان لە حاڵەتی دەستدرێژی سەکسی بۆ سەر منداڵان یان ڕەفتاری نابەجێ کە لە دەرەوەی دەسەڵاتی کەنیسادایە مامەڵەیان لەگەڵ بکات. لە کۆتاییدا بەداخەوە سیستەمی ڕۆمانی باڵپشتی پۆلسی نەکرد، ئەوەی کە خوددا دەسەڵاتی دەوڵەتی چەسپاندووە. مانای ئەوە نییە کە ئەم دەسەڵاتانە هەرگیز ڕووە خراپەکان ناچن. نمونە زۆرمان لەو بارەیەوە هەن. بۆیە دەبینین پۆلس سکاڵا بۆ قەیسەر بەرز دەکاتەوە، 2 ساڵ لە ڕۆما زیندانی دەکرێت، پاشان ئازاد دەکرێت. بەڵام کاتێک نیرۆن بەمە دەزانێت دووبارە زیندانی دەکاتەوە، بەڵام ئەم جارەیە لە ژێرزەمیدا زیندانی دەکات و زنجیر لە دەست و پێ دەخات. کاتێک پۆلس دووەم تیمۆساوسی دەنووسێت، دەزانێت
کە ئەمە کۆتاییەکەیتی و دەمرێت. تەنانەت حکوومەتی ڕۆمانیش نەیپارست، هەرچەندە خوددا سیستەمی دەوڵەت و حکومەتی دامەزراندووە، بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە حکوومەتەکان مەیلیان بۆ خراپە ناچێت. وەک باوەڕدار ڕەنگە تووشی خراپە و گەندەڵی ببن، چونکە وەک پۆلس ڕەنگە کەسێک نەدۆزینەوە کە بتوانین داواکاری بۆ بەرز بکەینەوە. پۆلس ڕووبەڕووی ئەمە بووە و دەیزانی کە ئەمە کۆتاییەکەیتی.